نەتەوە یەکگرتووەکان هانی وڵاتانی جیهان دەدات تا بەهانای ئەو منداڵانەوە بچن کە لە کەمپەکانی سووریا و عێراقدا نیشتەجێکراون کە بەشی زۆریان منداڵانی بەجێماوی چەکدارانی داعشن تا بگەڕێنرێنەوە بۆ وڵاتەکانیان و تێکەڵ بە ژیانی ئاسایی خۆیان ببنەوە. لە کۆبوونەوەی ئەندامانی ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتی کە لە ڕێی ئۆنلاینەوە بەڕێوە چوو، ڤلادیمیر فۆرنفۆن بەڕێوەبەری نووسینگەی نەهێشتنی تیرۆر باسی لەوە کرد ئەو دۆخە خراپەی منداڵانی پێدا تێدەپەڕن بابەتێکی زۆر هەستیارە و لە جیهاندا نابێ پشتگوێ بخرێت. لە کۆبوونەوەکەدا فۆرنفۆن ڕایگەیاند بەپێی ئەو زانیاریانەی کە تا ئێستا بەردەستن سەبارەت بەوانەی گەڕێنراونەتەوە ئەوەی دەوترێ مەترسی ئەمنیان هەیە هیچ بنەمایەکی ڕاستی نییە. وتیشی پێویستە بە جۆرێک مامەڵە لەگەڵ منداڵان بکرێ کە قوربانی یەکەمن لەو دۆخە ئەو منداڵانش کە لە خوار تەمەنی 14 ساڵەوەن نابێت دەست بەسەر بکرێن و دادگایی بکرێن. بەڕێوەبەری نووسینگەی نەهێشتنی تیرۆرباسی لەوەش کرد کە منداڵان خاوەن سروشتێکی نەرمونیان و دەتوانرێت لەو دۆخە توندوتیژیایی تێکەوتون دەربهێنرێن و ببنە کەسێکی باش ئەگەر تێکەڵ بە کۆمەڵگا بکرێنەوە. هەر لەبارەی ئەو دۆسیە فرجینە گامبا نوێنەری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان بۆ کاروباری منداڵان و ململانێ چەکدارەکان ڕایگەیاند ئەو منداڵانەی کە سەر بە ڕێکخراوی داعش و قاعیدەن بریتین لەو منداڵانەی کە بەهۆی ململانەکانەوە بەجێماون و هیچ ڕێنمایی کارێکیان نییە وەک ئەو کەشتیەوان کە لە دەریادا تێکشکاون. بە هەمان شێوەی فڕۆنکفۆند ئەمیش داوای کرد کە پێویستە ئەو منداڵانە وەک قوربانی یەکەم مامەڵەیان لەگەڵدا بکرێت، پێویستە بۆ ماوەیەکی کەم بە دەستبەسەری بهێنرێنرەوە. فرجینە گامبا جەختی لەوە کردەوە کە تەندروستی عەقلی و سەلامەتی گەشەکردن منداڵانی بیانی دەست بەسەر لە مەترسیدایە بەهۆی مانەوەیان بۆ ماوەیەکی زۆر لە دۆخی خراپدا لە خێوەتگەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا و عێراق. وتیشی ئەو منداڵانە ڕوبەڕووی ناسۆری و لەکەی زیاتر دەبنەوە. ئەوان ئێستا لە مەترسیدان بەهۆی نزیکیان لە ئەندامانی گروپە تونڕەوەکانەوە. ناوبراو باسی لەوەش کرد کە هەموو منداڵێک مافی هەبوونی ڕەگەزنامە و ناسنامەی هەیە و پێویستە ئەو منداڵانەش بەبێ ڕەگەزنامە نەمێننەوە. گامبا داوای کرد کە کاری لە پێشنەی وڵاتان جێڕانەوەی منداڵانی بیانی بێت بۆ وڵاتەکانی خۆیان لەگەڵ ڕەچاوکردنی بەرژەوەندی منداڵەکان. هەروەها پێویستە هاوکاری بکرێن تا دووبارە تێکەڵ بە کۆمەڵگا ببنەوە و پەروەردەیان هەبێت و ڕەچاوی تەندروستی و کاروباریان بکرێت. لە کۆتاییشدا وتی پێویستە منداڵان بگەڕێنرێنەوە بۆ منداڵێتی خۆیان بۆ کەشێکی ئارام تا داهاتوویەکی دوور لە توندوتیژیان هەبێت، چونکە ئەوان شایانی ئەوەن هەلێکیان لە ژیاندا پێ ببەخشرێت وەک هەر منداڵێکی دیکەی وڵاتان.